بەخێرهاتنی کەناڵی پەروەردە دەکەین بۆ قوتابخانەکەمان و هەروەها زۆر سوپاسی وەزارەتی پەروەردە دەکەین و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر هەستان بە جێبەجێکردنی داواکاریەکانمان بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان و جەوێکی خۆشیان ڕەخساند بۆ قوتابیەکان و مامۆستایان کە بە شێوەیەکی ڕێکوپێک دەوام بکەن بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە و فێرکردن. نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان بریتی بوو لە بۆیەکردنی بنایەی قوتابخانە دەرەوە و ژوورەوەی قوتابخانەمان و هەروەها سەقفسانەویکردنی لای ئیدارە و گۆڕینی پەنجەرەکانی قوتابخانە هەمپۆلەکان و ئیدارەی قوتابخانە و هەروەها نۆژەنکردنەوەی WC قوتابیان و مامۆستایان جێگەی دەستخۆشیە زۆر سوپاسیان دەکەین. پێشەکی بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەین و دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەین و زۆر سوپاس. دەستخۆشی لە دەستەی کارگێڕی مامۆستایان دەکەین و دەستەی کارگێڕی مامۆستایان دەکەین و دەستیان کرد بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان و وایان کرد کە ئەمساڵ بە جیاواز دەرسەکەمان بخوێن. بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان وایە کرد بە جێوێکی تایبەت دەست بە خوێندن بکەین و باخ زیاتر بە خوێندنمان بدەین.